دکتۆر چرۆشا بەنجامی کۆنفرانس کە ڕاستەخۆ لە ئەستۆدیۆ لامان ویانە. دکتۆر بەخێراتی. زۆر سپاس بەیانی بینەران باش هیوادارم ڕۆژێکی خۆش هەینێکی خۆش بۆ هەموو لایەک ئینشاڵڵا. دکتۆر باسمان بەگشتی لە گرنگی ئەم کۆنفرانسە و ئەجێندای ئەمڕۆمان بۆ بکە بزانین چی باس دەکرێت لە کۆنفرانسەکە. خۆی بە مەوزوعێکی زۆر جوان باسی کرد، باسی مینی کۆنفرانسێک کرد کە بەر لە کۆنفرانسە گشتیەکە ڕۆڵی هەبووە. ئەو مینی کۆنفرانسێکێک بوو لە کۆنفرانسەکانی کە کاریگەری لەسەر پەیوەندەکانی ژن، ڕۆڵی ژن، کاریگەری ژن لە ناو کۆمەڵگە لە بواری سیاست، لە بواری ئابووری، لە بواری کۆمەڵایەتی، هەموو ئەمانەی لە خۆ گرتە بوو. کۆمەڵێک کەسانێک، کۆمەڵە توێژەرێک، کۆمەڵە کەسێک بەشداری کۆی پەنێڵەکانیان کرد کە دوو پەنێڵی زۆر گرنگ و باش بوون و ئەوانەی کە بەشداری پەنێڵەکانیان کرد بێگومان خەڵکانێک بوون لە ناو پارتە سیاسەکانی خۆیان لە وڵاتی خۆیان پێگە و مەکانەتێکی تایبەت بە خۆیان هەیە لە بواری پرسی ژنان، پرسی یەکسانی، پرسی گەنجان، پرسی بواری دیموکراسی، سۆسیال دیموکرات. ئەمە بۆ خۆی لەسەر ئاستی تیان بوو، لەسەر ئاستی پارتەکەیان ئەندامی مەکتەبی سیاسی بۆ کەتیایە بەشدار بووە لە هەموو ڕۆکانەوە توانرا گەنگەشەیەکی باشی پرۆسەکە بکە. ئەوەی کە یەکێک بۆ لە جوانەکانی کە ئەو مینی کۆنفرانسە ئەوەندە گرنگیدان بۆ بەژن پێش کۆنفرانسە گشتێکە بوو بۆ ئەوەی بتوانین بەرچاوڕوونیە کە بێ لە پەنێڵەکانی تر، لە گفتوگۆکانی تر، یاخود لە پەراوێزی پەنێڵەکانە کە لە دەرەوە یەکتری ئەبینین گفتوگۆ ئەەکەی یەکتر ئەناسی زیاترە چیتە بابەتەکانەوە. ئەم ئاڵوگۆڕە فکریە هەبێ، ئاڵوگۆڕە فکرێکش لە مەشرەقی عەرەبی بۆ مەغربی عەرەبیە. دکتۆر لە ناوچەیەکین بەتاوەتیە کوڵە لە هەموو ڕوویەکەوە، ڕاستە، لە جەنگەڵی، لە شەڕەڵی، لە شەڕی ناوخۆی ئەڵێ ئیسرائیل، ئێران، فەڵەستین، لوبنان، عێراق، بارودۆخی عێراق خۆی. لەم کاتەیە لەم کاتە هەستیارەیە کۆنفرانسێکی ئاوا گەورە لە شارێکی وەکو سلێمانیە، یعنی جەنابێت بەپێی و ئەزمون و تەجروبەی کە لە ناو سیاست و لە ناو ئەم دنیاەتە چۆن هەڵێ سنگێنیەمە خۆی بۆ خۆیەکێکە لە باشیەکانی کە تۆ ئەگەر چەندە نیزاعات و کێشە و گرفتەکان هەبێ لە چواردەوری خۆت یاخود لە ناوچەکەیە تۆ بەردەوام بی لە کارکردن بۆ ئەوەی بتانی پێگەی دموکراسی لە ناوچەکەی خۆت بچەسپێنی، بۆ ئەوەی پیشانی دنیای بدەیت کە ئێمە گرنگیمان بە بواری دیموکراسی و سۆسیال دیموکرات هەیە و بەشدارێکی ڕاستەقینەین لە بواری سۆسیال دیموکراتە و ئەو بەشدارە ڕاستەقینێژ لە ڕاستیا لە جەنابی سەرۆک مامجلالەوە بۆ ئێمە مایەوە کاتێکە کرا بە جێگری سۆسیال دیموکرات لە وڵاتانی دنیا و دوایش کرا ڕێسی فەخری سۆسیال دیموکرات. بەڵام ئێمە ئەبێ ئەومان بیر نەچیە هەمان ئەو سۆسیال دیموکراتی کە ئێمە لە وڵاتانی ئەوروپی ئەیبینین، یعنی ئەتوانین بڵێن جیاوازیەکی هەیە لەگەڵ ئەو سۆسیال دیموکراتی وڵاتانی عەرەبی و ناوچەکە لە جیاوازیکە خۆی لەوە ئەبینێتەوە کۆمەڵێک بنەمای ئەساسی هەیە لە سۆسیال دیموکراتە کە کار لەسەر هەموو کایە و جومگەکانی ناو کۆمەڵگا ئەکا. بەڵام ئەمەی کە ئێمە گرنگە بەلامانەوە ئەو سۆسیال دیموکراتەی کە ئەمڕۆ لە وڵاتانی عەرەبی و ناوچەکەیە ئەم گرنگیەی هەیە و زیاتر لە 13 وڵات پارتی سۆسیال دیموکراتیان هەیە لە ناوچەکەیە، ئەمانە هەموو بەشدارن ئەم جۆرە لە سۆسیال دیموکراتە ئەتوانین بڵین لەگەڵ مقاوماتی کۆمەڵگەی خۆی گونجاندوویەتی، چونکە ئێمە ناتوانین هەر یاسایەک لە ئەوروپا هەبێ یاخود لە وڵاتانی ڕۆژئاوا هەبێ بڵێن وڵی ئەم یاسایە باشە با ئێمەش لە وڵاتی خۆمانە جێبەجێ بکەین. بەر لەوە تۆ ئەبێ سەیری کللتور، دابنەریت، پێگە و ئەساسیاتی کۆمەڵگەکەی خۆت بکەیت، ئەبێ ئەمانە لەگەڵ کۆمەڵگەکەی خۆتە بگونجێنی. بۆیە بەلای ئێمەوە گرنگە ئێمە وەکو بەشێکی سەرەکی کوردستان، وەکو بەشێکی سەرەکی لە ناو وڵاتێکی عەرەبی فێدراڵە بۆ ئێمە گرنگە، یعنی کە ئەم کۆنفرانسە لەوانەیە ئەگەر گرنگ نەبووە بە کوردستان لە کوردستان ناکرا ئەبرایە بەغدای یەکێک لە شارەکانی ناوەڕاست و جنوب، بۆیە بۆ ئێمە ئەمە لایەنێکی گرنگی کۆنفرانسەکە دەستکەوتێکی زۆر زۆر مێژوویە. لەبەر چی من پێت ئەڵێم؟ لەبەر ئەوەی ئێمە هێشتا هیچ دەوڵەت نین پێگەیەکی وامان نییە بڵێن ئێمە وەکو دەوڵەتێک
بەشداربوون لەو کۆنفرانسەیە و یەکێتی نیشتمانی کوردستان توانیوێتی میوانداریەکی زۆر جوان زۆر مرەتەبی کۆنفرانسەکە بکات بە شایەتی شاید حاڵەکان و بەشداربووانی ئەوانەی لە کۆنفرانسەکە بوون کە هەر یەکێک بۆ خۆیان پێگە و مەقامی تایبەتی خۆیان هەیە لە ناو پارتی سیاسی و لە ناو وڵاتەکە خۆشیانە. باشە دکتۆر پرسی دادپەروەری کۆمەڵایەتی و یەکسانی یەکێکە لە بنەما هەرە گرنگەکانی سۆسیال دیموکرات لە گفتوگۆ و بەرنامە و کۆنفرانسەکان لە ڕۆژەکانی ڕابردوودا ئەم بنەمایانە ڕنگدانەوەی هەبوو لە ڕنگدانەوەی زۆر باشی هەبووە چونکە ئێمە پەنێل بە پێناڵ دانیشتوین گوێمان لە پەنێلستەکان گرتووە هەر یەکێک بۆ خۆی ڕوئیای خۆی خستۆتە بەردیدەی هەموو ئامادەبووانێکێک لەو ڕوئیانە کە مەسەلەن جێگەی سەرنج بوو بۆ من لە مسائلی دادپەروەری کۆمەڵایەتیە کە تۆ لە ناو کۆمەڵگەیەک ئەژی ئێستا ئێمە لە کوردستانە گرنگی بە هەموو ئەو زمانی ئینگلیزی ئەدەین زمانی عەرەبی ئەدەین یعنی ئەخوێندرێ لە ناو خوێندنگە و زانکۆ پەیمانگەکانە بەڵام ئەوان زمانێکی ئەمازیغیەکانی مەغریبی هەیە کە یعنی هەست بە غوبنێک ئەکەن کە ئەو زمانە نەنووسینی پێ ئەکرێنە گرنگیەکی ئەو تۆی پێ ئەدرێڵێ تەنها لە ناو خۆمانە هەندێک جار ئەو خۆمان چۆن بە کوردیڵین بە لاتینی ئەنووسین بۆ یەکتری ئەوانیش بە لاتینیە یعنی ئەڵێ هەستەکەین مانەوەی زمانەکە ینی لەژێر مەترسیایە کە زمانی ڕسەنی خۆیانە ئەمە لەکوێی دادپەروەری مەسەلەن کۆمەڵگەیەکە هەیە یعنی ئەڵێ خوێندنەکان زۆربەی خوێندنەکان لە زانکۆکانە ئێمە کە زمانی عەرەبی خۆیانە وڵاتەکەیان ئەڵێ یا ئەبێ بە ئینگلیزی یا بەخۆت ئەبێ بە فەرەنسی بخوێنرێ یعنی هیچ کاتێک زمانی دایک ئەو گرنگیەی پێ نەدراوە بەو شێوەیە کە لەلایەن هەیە ئەمە لایەنێکی کە باس لە ڕووی دادپەروەری کۆمەڵایەتی بکەین لایەنێکی تری یاخۆ یەکێک لە بلەماکانی تری گرنگیدانە بە گەنجان گرنگیدانە بە ژن گرنگیدانە بەو دادپەروەری کۆمەڵایەتی کە باسیەکەین دوجار ئێمە ئەگە دادپەروەری کۆمەڵایەتی نەبێ لە ناو مجتەمەعە ناتوانین گرنگی بە گەنجیش بین ناتوانین گرنگی منە ژنێک بدەین ناتوانین گرنگی تەنانەت بە تەمەنەکان و مناڵەکان و مافی مناڵەکانیش بدەین چونکە خۆتان نزانین لە دنیای سۆسیال دیموکراتە گرنگی تەواویش بە مافی مناڵ ئەدرێت چونکە ئێمە ئەگەر مناڵێک لە مناڵی خۆیەوە لەسەر پێگە و شوێنی خۆی و ئەرک و مافەکانی خۆی و چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ مناڵێکە لە هەموو ڕۆکانەوە گەورەکان چۆن مامەڵی لەگەڵەکە کۆمەڵگە چۆن مامەڵی لەگەڵەکە مێدیا و سۆشیال میدیا ئەمڕۆ چۆنی مامەڵی لەگەڵ ئەم گەنج و مناڵانەکەن بۆیە بۆ ئێمە بەڕاستی حەدەسێکی جارێک لە هەرە کێشە گرنگەکانی گەنج لە ئێستا ئەوەیە کە هەلی کاریانە یەکێکە لە کێشە هەرە گرنگەکە هەوڵتاندا لەم کۆنفرانسەدا باز لەوە دەکەن چۆن ئەمانە چارەسەر بکرێن تیشی بخرێتە سەر کێشەوە هەندێک لە بابەتەکانی کە باس کرا مەسەلەن کارکردنە لەسەر ئەوەی ئەو وڵاتانەی لەم هاوپەیمانەتیەیان و لەسەر بنەماکانی سۆسیال دیموکرات کار ئەەکەن جۆرێک لە ئاڵوگۆڕی ئیشکردن جۆرێک لە ئاڵوگۆڕی کارکردن دروست ببێ ئەمە لە چیەوە دروستە بێ لە دروستکردنی پردی پەیوەندی ئەم پردی پەیوەندی چۆن دروستەکەین لە ڕێگەی دیدارەکان دروستەکەین لە ڕێگەی کۆنفرانسەکان و کۆڕەکان و مناسبەکان و بۆنەکانی دروستەکەین کە وڵاتانی سۆسیال دیموکراتیایەتی خۆتان زان جاران زۆر خەڵک هەبوو مەسەلەن ئەچوو بۆ وڵاتانی تری عەرەبی حتا چەندین پسپۆر و پرۆفیسۆر وەختی خۆی لە زانکۆکانی کوردستانەوە بۆ وڵاتانی عەرەبی نێردراون بۆ ئەوەی لەوێ ینی لە بواری خۆیان خزمەت بە زانکۆکانی ئەو وڵاتانە بکەن ئیتر کاتی ئەوەیە کار لەسەر ئەوە بکەی کە تۆ ئەندامێکی لەو هاوپەیمانیە چۆن هەوڵ بدەین کار لەسەر ئەوە بکەین گەنجەکانی خۆمان بنێرین وەکو دەستی کار لە وڵاتانی کە بەڵام بە هەیبەت و بە مەکانەتی خۆی لە وڵاتانەیە کار بکە بە بڕوانامەیەکی باش لەوێ کار بکە خۆتان نزانین ئێستا وڵاتانی عەرەبی بەشێکیان ئەوانیش هیچ دوورنین لەو نزاعات و کێشانەی کە ئەمڕۆ ناوچەکە پیاەتی ئەپەڕە بێ دوای ئەمە باسی ئەم کۆنفرانسەمان کرد کاتێ لە کاتێکا کۆنفرانسەکە ئەکرێت دنیا ئەکوڵێ لە دەوروبەری ئێمە زۆر دەمێکە بەڕاستی لێژنەکان کار لەسەر دروستکردنی ئەم کۆنفرانساکان بەر لەوەی لە ئێران یعنی شاری ئێران ئیسرائیلیش دروست ببێ ئێمە یەکێک لە ئەو کێشانەی کە لە لامان هەبوو یاخود ئەو ئالنگارانی هاتە بەردەمان ئەوە بوو کە ئەو جەنگە دروست بوو ئای ئێمە کۆنفرانسەکە چۆن بکەین چۆن خۆتانەزان ئەو خەڵکانە هەمووی لە دەرەوەی وڵاتیان بفرۆکەیە نەبێنە زۆر قورس بوو پرۆسەکە بەڵام لە ئاستێکی کوالیتی لە ئاستێکی کوالیتی بەشداربوون
کوالیتی ئایتم کوالیتی بەڕێوەبردننی ڕووی پرۆتۆکۆلی و کارکردن و تەنظیمکردنی میوانەکان و هێنانیان لە دەرەوە بۆ ناوە ئەمانە و حتا بەرنامەدانانیان لە گەڕانەوە ئەمانە هەمووی ئەرکێکی زۆر قورسە لەو بوارانەیە کاری باشی لەسەر کراوە جانبێکی تر حەز ئەەکەم ئاماژەی پێبم هەموو کۆڕ و کۆنفرانسەکانی ئەمە کایکەین یەکێک لەلایەنە گرنگەکانی ئەوەیە کە لە دوای کۆنفرانسەکە هەندێک دانیشتن ئێوارە خوان ڕێگەخرا زیاتر ئێمە لە یەکترین نزیکە بوونەوە پەیوەندیەکی تونتر دروست بکەین. دکتۆرە یەکەم ڕۆژ بە وتاری خاتوشانە زیبرای مححمەد کە خانمیەکەمی عراق ڕاستە بەڵێ دواتر وتاری سەرۆک کۆماری عێراقمانە و دواتریش سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک بەڕێز ئافڵ تاڵەبانی یعنی لە هەر سێ وتارەکە جەخت لەوە کرایەوە کە سلێمانی شاری دادپەروەری و دیموکراسیە توانرا ئەمە بە میوانەکان بڵێن کە سلێمانی ئەم مێژوەی هەیە و یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەتوانین بڵێن خاوەنددارێتی ئەم ناوچێ بکە ئەمەی سەلمان دەبێت بۆ میوانەکان و بۆ بەشداربووانی کۆنفرانسەکە لە ڕاستیە یەک بەیەکی وتارەکان هەمووی جەنابی سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی چ جەنابی سەرۆک کۆمار چ جەنابی خانمی یەکەم خاتوو شاناز یەک لە یەک وتارەکان جوانتر بوو ئەوەی بەرجەستە ئەکرا لە پەراوێزی کۆنفرانسەکە دانیشتن و قسەکردن و کاتینان خواردنەکان یعنی میوانەکان خۆتان زانین لە مەغریب و تونس و لوبناان و سووریا و فلستین و زۆر وڵاتی تری دنیاوە بەشدار بوون لە عالەمی عەرەبیا بڵێن ئیعجابی تەواویان هەبوو بە کوردستان و بە سلێمانی بە تایبەتی کە تەجروبەیەکی زۆر تازە بووینەکە سەردانیکردنەکان بەشداریکردنەکان لە کۆنفرانسەکەیە و سەرسان بن بە کۆی بڕگە و بابەتەکانی کۆنفرانسەکە و دڵخۆش بوون پێی ئەیانوت هیوادارین کە چەند جارێکی تر ئێمە بتوانین ئەم پەیوەندی ڕێک بخەین تەنانەت من خۆم وەکۆی کە مامۆستایەکی زانکۆم یعنی اقتراحی ئەوم بۆ کردن کە ئەوان لە ڕێگەی خۆیانەوە بتوانین ئەو کۆنتاکتە لە نێوان زانکۆکانی کوردستان و زانکۆی سلێمانی و مەسەن زانکۆکانی تری وڵاتانی عەرەبی ئێمە بتوانین ئەمە دروست بکەین چونکە خۆتان ئەزانن کاتێک کە تۆ پردی پەیوەندی نێوان دوو شوێن دوو لایەن دوو شار لە ڕووی ئەکادیمی و ئاستێکی زۆر باڵا دەتوانین بڵین کاریگەریکی زۆریە بۆ هەم دیپلۆماسی هەم لە ڕووی ئەکادیمی هەم لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵایەتی لە هەموو ڕۆکانەوە کاریگەری خۆیە هەموو کۆڕ و کۆنفرانسێک بەتایبەتی ئەم کۆنفرانسە لەم ساتەوە باشە دکتۆر تا چەند ئەم جۆرە کۆنفرانسانە گرنگە بۆ ئەوەی ئەوانەی کە بەشداری ئەم کۆنفرانسانە دەکەن ئاشنا بن بە مێژووی ئێمەش دەبینین هەم لە مێژووی ناخۆش هەم لە شتی خۆش هەم لە بەڕاستی دەستکەوتی زۆر باشمان هەیە کۆلەتەوەی کورد تا چەند گرنگە ئەم جۆرە کۆنفرانسانە بۆی کە ئەوانەی کە بەشداری ئەم کۆنفرانسە دەکەن بە تایبەتی وڵاتانی عەرەبی ئاشنا بن بە مێژووی ئێمە بزانن ئێمە ئایندەمان چییە ڕوئیانمان چیە لەسەر ئایندە تەواو ڕاستە هەچ کەسێک ئەم مێژووی نەبێ داهاتوویەکی باش نابینێ بۆ خۆی عادەتەن لە کۆنفرانسەکانە پشت ئەبەسین بە کۆمەڵێک فیلمی وەساقی و دۆکۆمنتاری کە ئەکرێ بێگومان ئەو دۆکۆمنتاریانەی کە کران جگە لەوەی ڤیددیۆ بە دەنگ و بە وێنە بە ڤیددیۆ شتەکان نمایشکرا لە ڕووی مێژوویە و بە تایبەتی ئەمە لە یەکەم ڕۆژی کۆنفرانسەکە کە تایبەت بوو بە ژنان مێژوویەکی جوانی ژن لە کایەی سیاسی لە کایە کۆمەڵایەتی لە کایە ئابووری لە کوردستانە پێشکەش کرا و تەرجەمەش هەبوو بۆ ئەوەی هەموو ئەوانەی کە مەسەن زمانەکانی کە نازانن بۆ ئەوی بەباشی لی تێبگەن هەموو کۆنفرانسەکان خۆی لەوە ئەبینێتەوە بەردەوام کاتێک تۆ لە نەک ئەم کۆنفرانسە لە هەموو کۆنفرانسەکە پێویستمان بە کۆمەڵێک دۆکۆمنتاریە لە دوای کۆنفرانسەکەش پێویستمان بە شتێکی پێوترێ گەشتیاری کۆنفرانس سیاحەی مؤتەمەرات لە دوای کۆنفرانسەکە تۆ چەند گەشتێک بەمانە ئەەکەی بۆ ئەوەی واقعی حاڵی منطقەکە و ئەوەی خۆت ببینین هەم لە ڕووی کللتوری هەم لە ڕووی مێژووی و ئەو ئاسار و بابەتانەی کە هەیە لە ناو دکتۆر کاتمان زۆر کەم ماوە بە فرسێتی زانین باسێکی بەرنامە و پرۆگرامی ئەم ڕۆمان بۆ بکەی کۆنفرانسەکە چی هەیە ئەجندای ئەمڕۆ بەرنامەکان چییە؟
ئەجەندا و کاری بەرنامەکانی ئەمڕۆ خۆی لە چەند پەنێڵەکە بینێتەوە پەنێڵەکان ئێستا پێم وابێ گە دەستی پێکردبێکێک لە پەنێڵەکان تایبەتە بە مەسلەی فەلەستین لەبەر ئەوەی ئەوانیش ئەو پارتە سیاسانێکە لەوێ بەشدارن لە وڵاتی فەلەستینەوە هاتوون لە سەر بە سۆسیال دیموکراتی وڵاتانی عەرەبین ئەمە یەکێکە لە حەدەسە گەورەکان خۆتان ئەزانن جەنابی سەرۆک باڤڵ دوێنێش لە وتارەکەیە کە گرنگی تەواوی بە مەسلەی فلستین و سووریا و ناوچەکە هەموویدا خۆتان ئاگادارن ئەو بابەتانەی کە بەشداری پێکرێ ئەمڕۆ کۆمەڵێک سیاسی تریش یعنی لەوانەیە هەندێک متەوەقع نەبێ بەشدارن لە پێشکەشکردنی پەنێڵەکان و بابەتەکان لە سەر بواری سیاست و کۆمەڵایەتی و پەیوەندی سیاسی سۆسیال دیموکراتەکان لە وڵاتانی عەرەبی. دەستەکان خۆش بێ دکتۆر زۆر زۆر سپاس حەزتمانەیەبانە سپاس بۆ دکتۆر چرۆشەهاب ئەندامی کۆنفرانسی هاوپەیمانی سۆسیال دیموکراتی وڵاتانی عەربی کە لە سلێمانی بەڕێواتە دووبارە بەخێر بێت.